پردێک کە ڕێگای هاتوچۆکردنی زیاتر لە 1000 دانیشتوو هاوڵاتی گەڕەکی خەلیفاوای شاری سلێمانیە بربەست کراوە و جێگری پارێزگار دەڵێ مەترسی ڕووخانی پردەکە هەیە و ناچارن تا چارەسەرێکی گونجاو دەدۆزنەوە ڕێگاکە دابخەن. جگە لە داخستنی پردەکەش نەبوونی ئاوەڕۆی سندوقی لە گەڕەکەکە لایەنە پەیوەندیدارەکانی شارەکەی ناچار کردووە داوا لە دەرنیشتوانی بەشێک لە گەڕەکەکە بکەن تا وەرسی بەهار ماڵەکانیان چۆڵ بکەن. دەوری دە 15 ماڵێکەوەی کە مەترسی لەسەرە ئێستا هاتوونەتە دەمانەوای سە لێژنە خەریکێتی ئەوانەی کە مەترسی لەسەرە خانوویان بۆ گرن بەکرێ و خانەکانیان چۆڵکەن بۆی تووشی زەر و زیان نەبن ئەگەر لافاوێک ماناتی ئەمە ئەم پردە ئێستا حالێن دەوری 1000 ماڵی لەسەرە مناڵەکانمە لەو بەرەوە لە مەکتەبن مەکتەبەکەمان لەو بەرە 1000 ماڵ دەوری 500 ماڵی لەم بەرەوەیە بەم پردە هاتوچۆکەن ئەبێ بڕۆینەوە لە ئەوبارە سەنایەکەم جارە بچینەوە بۆ مەکتەبەکەم ئێ مناڵی ناتوانێت لێرەوە پەڕێتەوە بە سیارێ بێبیان بین ئەبێ بچینە ئاوبارە لێەوە بڕۆینەوە بۆ مەکتەب. پرۆژەی لەسەر دەرکریا بێ ئیلا خەمخۆری هەبێت بێن خەمی بخۆن و ئیشەکانی وا لێ بکەن کە دوا ڕۆژ و جارێکی تر و ڕووداوێکی تر و لافاوێکی تر ئەم ڕووداوە ڕوو نەهاتۆ خوا نەخواست ئەم جارە هیچ ڕووی ناوە جارێکی تر ئەم ڕووداوە ڕووبات ئەگەری هەیە ڕووداوی نەخوازراوە لەسەری ڕووبات و کەسێکی تیابچەیە کەسێک زەرمەند دەبێت تایە. دروست نەکردن و نۆژەن نەکردنەوەی ئەم پردە بۆ تەواو نەکردنی ئاوەڕۆی سندوقی گەڕەکەکە دەگەڕێتەوە کە کۆمپانیای جێبەجێکار بەهۆی کۆمەڵێک گرفتەوە تا ئێستا پرۆژەکەی تەواو نەکردووە و جێگری پارێزگاری سلێمانیش دەڵێ ئەگەر کۆمپانیاکە پرۆژەکە تەواو نەکات سزای دەدەیت. بە وتەی جێگری پارێزگاری سلێمانی ئەو ماڵانەی کە خانووەکانیان چۆڵ دەکەن کری مانگانەیان لە ئەستۆ دەگرین. ئاگادارمان کردن کە ماڵەکانیان چۆڵ بکەن و لەسەر بڕیاری نووسینگەی بەڕێز جێگری سەرک وەزیران ئێستا و ماڵانە گفتوگویان لەگەڵەکەین ئێمە بڕیارمان وەرگرتووە کە بتوانین شوێنی نیشتەجەبوونیان بەکرێ بۆ بگرین بۆ ماوەی چەند مانگێک تا گرفتەکە چارەسەرەکەین و بە سەلامەتی بتوانین بڕۆنەوە ناو خانووەکانی خۆیان. کێشەی گەڕەکی خەلیفاوە تەنیا ڕێگاوبان و ئاوەڕی سندوقی نییە بەڵکو نەبوونی قوتابخانەیەکی گونجاو و بنکەی تەندروستی و باخ و سەوزایی و چەندین گرفتی دیکە لە دیارترین کێشەکانی دیکەی دانیشتوانی گەڕەکەکەن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیە سلێمانی